کاریگەری ڕەمەزان و عیبادەتەکەی ڕەمەزان کە بەجێمان هێڵا مانگی پیرۆزی ڕەمەزان، ئەو عیبادەتێک کە لە مانگی ڕەمەزانە کردمان، نوێژ، جومعە و جەماعەت، قورئان خوێندن، ڕۆژ و تەراویح، خێر و سەدەقە و عیبادەت و زیکری خوا کردمان، زۆرمان کرد الحەمدوللا، هەر کەسەمان بەپێی ئیمانەکەی خۆمان خوا لێمانی قبوڵ کردبێ. بەڵام کاریگەری ئەو عیبادەتی کە کردمان و کاریگەری ئەو مانگە پیرۆزە و ئەو عیبادەتانی کە تێداما کرد، بەڕاستی کاریگەری بەناو کۆمەڵگادا نابینین. لە جەژنە ژنەکان دووبارە لە چکەکان فڕێدایەوە، هەرێکیشی لە دەی ڕەمەزانە 15 ڕەمەزان فڕێداوە هیچ. کوا کاریگەری ئەو مانگی پیرۆزی ڕەمەزانە کە خۆمان ماندوو کورتیدا؟ خۆ بێ کاریگەریمان لێ بکە لە دوای 11 مانگەکەش هەست بکەین ئێمە مانگێک بە تەواوی بە ڕۆژوو بووینە بۆ خوا. کوا کاریگەری بەسەرمانەوە هەیە؟ کاریگەری مانگی ڕەمەزان لە زانکۆکانە نابینین، لە قوتابخانەکانە نابین، لای ئافرەتان لە بۆنە و ئاهەنگەکانە نایبین، لە ژنمانە بڕین و ژن گواستنەوە نایبینین، لە بازاڕە هەر نایبینین. کوا کاریگەری مانگی ڕەمەزان لەسەرمان؟ پیاوچاکان 6 مانگ پێشەوەی ڕەمەزان پێ ئەن خۆیان مانگەینتە ڕەمەزان، یان خۆیان بۆ ئامادە کرد. 6 مانگی دوعایەکە خوا لێمان قبوڵ کەی دوای مانگی ڕەمەزان. ئێمەش تا جەژن نەهاتووە ژنەکانمان کردە دیسکۆ. ئەمە عیبادەت نی ئێمە دەیکین، ئەمە عرف و عادەتە. نوێژ نەکەم حەیامەچێ، ڕۆژوو نەگرم حەیامەچێ. ئەگەر ئاوا دینمان فێر بوو بێتین هیچ قیمەتێکی نییە بۆ ئێمە، چونکە لەبەر خوا نایکین، لەبەر حەیا چوو نایکین. کەواتە ئینشەڵڵا با بە خۆماندا بچینەوە.